یەکێکی تر لە تایبەتمەندەکانی کەشتێکە سیستەمی هایدرۆلیکی نیشتنەوەی فڕۆکەیە و لەگەڵ بەرزبوونەوەی فڕۆکەیە کە زۆر باس دەکرێت و زۆر تایبەتە. نیشتنەوەی فڕۆکە و هەڵسانی فڕۆکە لە سەرم کەشتە چی جیاوازیەکیە لە کەشتەکانی تر؟ جیاوازی ئەوەیە ئەمە ئەتوانێت ینی بۆ هەڵسانی فڕۆکە لە 125 لەوانەی تر بەهێزترە، ئەتوانێت زووتر فڕۆکە هەڵدا بۆ ئاسمان و لە نیشتەوەشە ئاینی جۆرە لە 170 لەوانەی تر بڵین بەتواناترە و سەلامەترە کە ئەنشێتەوە. ئەمان خۆی ئەمە پێک هاتووە لە کۆمەڵ بڵین سیمی پێوەیە لە 4 حەڵقە دایانێن بۆ مەسەڵەن F18 تەنیا ئەتوانێتن لەگەڵ F35 لایتنگ لەسەری منشێتەوە، چونکە فڕۆکەوانەکان F18 فڕۆکەیەکە جانی زۆر بەقووەتە، لە F16 بەقووەترە جانی زۆر بەتوانەیە زۆر بە تەحملە کە لەسەریان شێتەوە قولابێک هەیە لە پشتی فڕۆکەکە لە نێوان بێرنەرەکانی هەردوو مەچینەکەی دایەگرێتن و ریزی حەڵقەی هەیە لە پێشەوە سیمی هەیە کە بیگرێتەوە. تەوان ئەمە گرتنەوەی وەکو نیزامی چۆنەڵی برێک ABS لە ناو حامینەکە 400 بەکرەی هەیە بۆ گرتن و بەردانی نەوەکە و فڕۆکە کاتێککە دابەزێ فڕۆکەوان لەبانی بڵین ئەم F18 وەکو باسم کردووە کۆنۆک و فڕۆکەوانی سەرزەمین نییە. تۆ فڕۆکە چەندێک گەورە بێ باڵی گەورە بێتن بۆ تۆ نیشتبوونەوە ئاسانترە بێتن، سورعەتت کەمترە بێتن، بەڵام چەندێک باڵی بچووک بێتن سورعەتی زیادتەوێ هەم بۆ بەرزبوونەوە هەم بۆ کە ئەنشەیتەوە. کاتێککە دێتە سەر حاملەی تائیرات ئەو کاتە کە سورعەتی داگرێ ئەگاتە ڕادەیەک کە لە عەرزیدا گیر بوو ئەبێ پاوەڕ ئێرتل هەموو هێزی مەشینەکە بدا بە هەموو هێزێکی قولابەکە ئەگەر گرتی ئەو هەموو هێزیدا و ئەگەر نەیگرت توانای ئەوەی هەبێ تاک و کۆتایی حاملەکە جارێتر بەرز بێتەوە. ئەگەر هەموو هێزی سورعەتی نەداتێ نانەخێرەکەوێتە ناو دەریاوە ئەگەر بڵین ئەو قوڵابی پێوێتی زانیارێکی سەرنجڕاکەدا بەزێت جارێکی تر پاوەری ئەوەی داتی ئەگەر نەیگرت بەرز بێتەوە بتوانێت بێ هەر لەگەڵ نیشتەوە هەموو پاوەری بداتێ بۆی بەرز بێتەوە ئەگەر نەیگرت. ئەی قوڵابەکە گرتی؟ ئەگەر قولابەکە گرتی ئەوەنە بەهێزە قولابەکە ئەیگرێت با هەموو هێزیشی دابێتن. ینی فڕۆکە ئەگەر هەموو فول پاوەڕ بداتن ماکسیمە بیداتن برێکی هەیە کە برێکی گر ناجوولێتەوە هەتاکو بەری نەداتن. جا ئەمە لێرێ بەڵام حادسەشی زۆرە تەبعاً جاروە هەیە تر پچراوە لە بانی پای ئەو کارمەندانی کە لەبان حامیلەکان چەند کەس پایەشکێنێ چونکە کە ئەپسێ بەو سورعەتە دێتە دواوە ئەو حادسانەش ڕوەداتن ڕوئینە و هەشە فڕۆکەوان ینی لە حاملی تایرات زۆر جا ئەکەوێتە خوارەوە یان خۆی بە حاملەکەی ئاچێشێ چکۆوەکو باسم کردووە فڕۆکەوان لەو کاتە ترسێ کە نشێتە بان حاملە وازانێ چێتە ناو تابوتێکەوە لە ئاسمانەوە زۆر بچووک دیارەوەکەوە نییە ڕەنوەی بێشەقامێ بێتن لە دوورەوە قیاسی وەرەگری دەیتەوە دوایە لە بان دەریا جیاوازە ئەیر پۆکت ینی بڵین ئەو تاسانەی کە فڕۆکە ئیکا ئەگەر مەدەنیش بێتن ئاسکەری طبعاً بۆ مەدەنی خۆشترە چونکە باڵی گەورەیە و حەجمی گەورەیە بەڵام بۆ جەنگی سەختترە بێتەوە حاڵەکە.